بەڵێ بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت لە ئاکرین بۆ ئەم جارە هاتوینە تا ئاکرێ مەبەستمانە بزانین کێشە و کەم و کوڕیەکانی ئەم شارە جوانە چییە؟ ئەمانەوێ بزانین ئایا ئەو خزمەتانەی کە پێویستە بە ئاکرێ بکرێت و بکرابایە بۆچی تا ئێستا نەکراوە؟ قەزایەک کە زیاتر لە 140 ساڵە قەزایە. کاتێک دەیتە ناو ئەم شارەوە ئەبینی کە خزمەتگوزاریەکان لە ئاستی پێویستە نییە. خەڵکی ئەم ناوچەیە وەکو پێویست ڕازی نین لەو خزمەتانەی کە پێشکەشیان کراوە، چ لە خزمەتگوزاریە گشتیەکان بێت تا دەگاتە ڕێگاوبان تا گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ تا ئەوەی پێ وترێت سیمای شار لێرە وەکو پێویست بوونی نییە. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ لێرە خەڵکی ئاکرێ ئەڵێن ئەو بودجەی کە بۆ ئاکرێت دیاری ئەکرێت و تەرخان کراوە 10 جار کەمترە لەو بودجەی کە بۆ هەندێک قەزای دیکە هەر لەم سنوورە تەرخان کراوە. ئەمانەوێ بزانین هۆکاری ئەمانە چییە؟ مەبەستمانە بزانین کە ئایا بۆچی لە باز بگاتە سەر باسی یعنی ئەوەی پەیوەست بێ بە شارەوانی، یعنی بۆچی جادە و ڕێگاوبانەکانی ئێرە وەکو پێویست نییە، بۆچی جووتساییدێکی ڕێک و پێک نیە؟ ئێمە ئەمڕۆ کە هاتین ئاو زۆربەی جادەکانی گرتبوو. هۆکاری ئەمە چییە؟ یعنی کاتێک باز دێتە هەر لە خانەخینەوە تا زاخۆ کاڵەی برنجی ئاکرێ، کاڵەی هەنگوینی ئاکرێ، ینی خەڵک بە گرنگیەوە سەیریەکە. بۆچی لا لەم بابەتە نەکراوەتەوە وەکو پێویست سوودی لێوەرنەگیراوە؟ ینی هەر لە برنجی کوردیەوە تا هەنجیر تا ترێ تا سماق تا گەنم و جۆ تا بەرهەمی ئاژەڵی هەنار هەنگوینی چیایی پەتاتە تا ئاگاتە تەماتە. من ئەمڕۆ 3 میوانم هەیە، هەرێک لە بەڕێزان کاک مازن محەممەد سعید قایم قامی ئاکرێ زۆر بەخێر بێن، هەروەها کاک ئەحمەد جەمیل ئەبوو زێد بەڕێوەبەری کشت و کاڵی ئاکرێ، وهروەها کاک بڵند ڕەزا زوبێر سەرۆکی شارەوانی ئاکرێ. هەمووتان بەخێر بێن، سەر و سەرچاوم بە خێراتنی ئەو میوانە ئەزیزانە شەکەم. کاک مازنگەر لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەین. ینی لە 1977ەوە ئاکرێ قەزایە بە دیاریکراوی 142 ساڵ. ئەوەی پێشکەش بە هاوڵاتیانی ئەم سنوورە کراوە هی 142 ساڵە. بله سپاس بوده و سپاس بو میوانت حاضر بوی افروکت پاسا یادگار دا پی خوشحالین که افروکت خدمت خلکی خوی خوشتوی دا بینش به خدمتنده هندگ رون کرنا بدین سربار خدمت گزاری القضا آکری و کی جناب تا اشارت به 1877 یا بویا قضا اكيد يعني اگر تو برابر که 142 سال دبی ویگاوه آکری منافسه هندک باجرد جهانی کر با پراستی اوت نمونه‌ای چونکی باجرد ام بحث لید که اینو ام بینین و دلگلک جها کسش وانا هندی ربع که آکری جا عمر نینه، يعني احتمال هندک باجر 30 ساله 40 ساله افریقا زور پیش کفتینه. ظروف سر کردستان دهاتی کارتی که نکا گلک آمازنال سر همو باجرت کردستان کری نه بس آکری همشین بجنه تاریخ آوندان کرنا آکری پشتی سر هلدانا پیروزه. اول سر وقت رژیم بری هاتی و وان 40 سال بوری دا چه خدمت آکری نهاتی کرن. هر کر خدمت هات بیت کرن پشتی تا مزراندن حکمت حریم کردستانیه. یعنی اگر خلکی آکری زانیتن حتی سالا نوته و نوتو ایکش آکری گندگی بو. باش. افریقا آکری 179,000 نفوسه. افریقا سنور شاروانی آکری پشتی سرهلدانا پیروز احتمالات تای بس محور سنتر ماستر پلان آکری دا دنیا که عردی هاتیه و گرتن و گلک خدمتی شهاتیه کرن بلام گلکی شیامای. باشا هۆکاری کەم و کوڕیەکان چین؟ حکوومەتە ئیدارەی شارەکەیە نەعەدالەتیە لە دابەشکردنی بودجە و پروژه لم سنورة. بله بخوي يعني جاري أبا 2014 ورا وحتى أفريقيا كو 2019 باي خوش أبا تقريبا 3 سال وهي كقائم مقام من الآخري یک بودجان شلای حکمت حریم کردستان و نهاد ترخان کردن سبب کجی هم همید زانین یعنی او قیرانا دارایی سر حکمت حریم کردستان بشیوکی گشتی هاتیا سپاندن برینا بودجه شلای عراق و سر کردستان آکریش جزء کش کردستان باش اگر کردستان به بهر نبویل و قیران بلام پیشتر خدمت هات یکرم بو آکری پروژه گرنگت هاتینا دانان پروژه دنیا تحتی لو کاتی که یه بون بقایم چند ساله؟ 3 سال و هیوک است قایم. 3 سال و هیوک. باشه. بله.
لەم ماوەیە چیتان بۆ وەکو خۆتان بله پشتی وان 3 ساڵت کە مە دەستکار بووی القای مقامی ئاکرێت تەنها یەک جار بودجەیا بوو مە هاتیش لای کارگیریە پارێزگا دووکێ بە حدودی 4 ملیار و 500 میلیۆن دینار بوو مە تەرکیزە هەرە سەرەکی سەر ڕێگاوبانا کرد تقریبا نزیکی 2 میلیارە مەدا ڕێڤەبەریا سەخبێریە ڕێک و پرال ئاکرێک و ڕێکێت هەندێک گوندا و دەوروبەرێت ئاکرێکێکە چونکی مە گوندێت هەیەت مەحواری 30 گوندێل سەر ڕێک نەبوو بچیتێ خۆشبەختانە دوێت بۆ جاکێمە بوو مە هاتی ئەم شیان گەلای گوندا چارەسەر بکەین هەندێک کێم و کورتێت ئاوێ و کەهرەبێ مە هەبوون زۆر ئەم شیان چارەسەر بکەین بەڵام 4 میلیۆن دلار یان 4 میلیار و نیف میلیار دینار یعنی پارەنینە بۆ قەزاکە 180,000 نفوس 360 گوند هەنی جەنابتان لەو 3 ساڵ و مانگە نەتانتوانیەوە مەشروعێکی استراتیژی جێبەجێبکەنی خیبرەیەکی زیاترتانەیە پێشتر قایم قام بوون لە شوێنی دیکە قایم قام بوون مشروع استراتیژی ئەمە چۆن بۆچی نەخراوەتە خزمەتی آخر دەبی مەشروعی تو پارەی بوو تەرخان بکەین ئەگەر پارە نەهێتە تەرخانکردن مەشروع سەرێمە دابیت و دمێشکێمە دابیت و سەر وەرەقەی بیتن مواطن استیفادە لێ ناکەن هاوڵاتی استیفادە نەکەن دەبی حکومەت بێژدە من ئەوە بووتە مەسەلەن 100 میلیۆن دلار تەرخان کراوە دا ئەبشم ئەو فکرات سەرێمەدا یان گەل فەرمانگەهێت میری و داخوازێت خەلکی بشێن پێخمەت ڕۆیە جێبەجێکردنێدا باشە بەنسبەت کاگ ئەحمەد بەنسبەت ینی لایەنی کشت و کاڵیەوە یەکێ لەو پرسیارانەی کە ئەکرێ و ئاماژەشم پێدا ئاکرێ زۆر دەوڵەمەندە بە بەرهەمە خۆماڵیەکان بەرهەمە کشت و کاڵیەکان چۆن سوود لەمە وەرگیراوە جگە لەوەی لە ناوخۆ سەرفەکرێت و جگە لەوەی کە یەکێ لە سلێمانیەوە دێ یا لە هەولێرەوە دێ بە سوتفە کیسەیە برنجە کڕیان نایکڕیا کیلۆی هەنگوینەی کڕیان نای جگە لەمە چۆن ئەمە وە بەرهێنانی تیا کراوە حەسکەم پێنەسەکی بدەمە ئەوکرێ 740,000 دونەمە بەکی ڕۆبەری گشتی 391,000 دونەم کێرچوان نێتێت لوی 68,000 دونەم ئاڤە ئەف ساڵ طبعا ئەف قەیرۆنە چێ بووی احتیمالە شکلێکێ بۆ هەمی سکتەرێت دی شێوەیەکێ نەرینی کارتێکردن سەرکرد بیتن بەس بوو چۆندنێ نەبیت چۆندنێ شێوەیەکی ئەرینی بوو یعنی وەل جوتیۆری کرد جۆرەکۆری بەگەڕێتە عردی وەلی کرد و زڤڕیتە پیتای عردی خۆ بدات و بچینیتەوە چونکە ڕاستی موچای ینی وەل جوتیۆری کرد بوو و کارێ چۆندنێ ببیتە کارێکی دوانەوەندی برنج ئەکەتو بەری خۆ بکەی بۆ 4-5 ساڵە تقریبا هەتا 3,000 دونەم هەتا ئەف ساڵ آخر داتۆمە هەی گەشتە تقریبا 6,000 دونەمێن عردی هاتیە چۆندن وەکردنا بازۆری بۆ برنجی ڕاستی ئەوی کارتوێتن یعنی vێت وەزارە زراعە ئەوان وەزارەتە چۆندنێ بتنێ نەشێتن vێت ئەف وەزارەتی دیش بێنە سەرخەت وەکی وەزارەتە بازرگانی وەکی دەستە بەبەرهێنان وەکی وەزارەتە پیشەسازی یاداشتان بۆیان ناردۆ ڕوونکردنەوە مەشروع هیچ تاخستۆتە بەردەستیان ئەم توزانی ئەس وەکی ڕێبەبەری چۆن ناخرێ ئەم نویسۆری خۆ بلندکەین بۆ ڕێبەبەری گشتی ڕێبەبەری گشتی دەتە وەزارەتی پڕێکا وەزارەتی ئەف بابەتە دائیمەن ئەنجومەنی وەزیران تێنە تەڕەحکردن ژلۆی وەزیری بە باش یعنی وەزارەتە چۆندنی بتنی نەشێتن وی کارەی بکەتن ئەم دینتۆچکەی نوکە ئەکە بێ بەحسی بووم بەحسینتۆجی بکەی بۆ 10 ساڵی چووی هەممی بوارەدا یعنی الزەرزەواتی الگەنمی البرنجی الفێقی هەممی زیدە بووە هەمی تقریبا هزارەهان تن ئیچووە سەرێ بەس ئایا ئەو ینی حەل بووە مشکلە و ینی کو مانتەقەوەلی هاوت بیتن ئەوان جوتیارە گەلک استیفادە لێ دیت بیتن vê زێدەوە بەرەبوومی نەخێرمە مشکلە بازارکردنی هەیە قسەکە ئەوەیە لێرە بەرهەمەکە هەیە هەر ئەساسی بازارکردن نەتانتوانیوە لەمەیە سەرکەوتووە ئەو بازارکردن بەس ئەرکیمە نییە وەکی وەزارەتە چۆندنی هەرکی هەندێک وەزارەتی دیەش بێت ئەویش بێنە سەرخەت باش یەک پرسیار ئێوە لە ڕووی ئیداریەوە سەر بەدهۆک بەێ وایە بەێ پارێزگا و پارێزگاری دهۆک تا چەندە دەنگی ئەوەیان گەیاندۆ بە ئەنجومەنی وەزیران چکە من لە زاخۆ بووم گلەی ئەوەیان هەبووتی ئێمە دهۆک وەکو پارێزگا وەکو نێوەند وەکو خەتی ئەوەی نازانم وەسیتە نێوەندگیریەکە لە نێوان ئەمان و بڵێ قەزاکان و ناحیەکان و حکوومەت وتی وەکو پێویست ئێوەشە معاناتتانەیە ناخێر من ئەو پەیوەندی ئەسڵان من پارێزگای نیە من مدیریەکە ئامە هەی من ڕێبەریەکە گشتیای دووکێ ئێوە ڕاستە پەیوەندیتان پەیوەندی و ئەو پەیوەندیۆمەت گەل ڕێبەریە گشتی هەیە
الى اخر درجه باشا بالعكس بۆ عندك سووتان لێ نەبینی و مادام سودمان لێ یەکسەر بینیوە ڕاستە و خۆ. سودمان لێ بینیە ئەس بتە بژم چ سوودمەنوکە هەندێک ئەبخۆ بودجێمە مرکزیە بودجێمە الوەزارەتی تێت ئیعانات ئەوان پارێزگەیە ئەوی بودجەیەکی دابەشتەکە ڕێبەبەریۆ گشتی بالعکس گەلک مەگەلک پرۆژە هەنە ئۆکری هاتی نەکردن جدی هاتی نەکردن یعنی خصوصیەک دایێ وەکو بوو برنجی دەبێژین بوو برنجی ما تقریبا 35 مەکینێت برنجی دابەشکردین ئەف ساڵ بەرنامەی دایە ئەوە بینین دەڕاست برنجی بینین بۆچی کارگەیەک نییە بۆ برنج ئی کۆرگە بێت کارتی تایبەت هەیە بەرە بۆ خۆ سماق من ئاگادارم کارگەیەکی زەیتی زەیتون هەبوو ئەویش کەس نازانێت ئێرە بەرە خۆ بکێ طرفێکی دیتیبە بێتە وایە؟ زعیدا طرفێکی دیتیبە بێت ئەو عایدە ئەسڵان عایدە وەزارەتە چۆندنی نییە ئەو کۆرگەوە زەیتی عایدە وەزارەت پیشەسازیە نەوەکو نمونەیەک هێنامەوە بڵێ ئەزمەت بژمەتەمە ئەبولی من گوتە ئەنی وەزارەتی پیشەسازی اعتیما دەکاتە سەر بەرهەمەکانی ئێوە وێت بکات دەستەی وەبەرهێنان وێت بوو من کارتێ تایبەت بینیتن وەبەرهێنانە بینیت نەهەچی وەبەرهێنان وەبەرهێنەرێ چۆندنی جودایە جگە لە وێت بکات یعنی داواتان کردووە و بۆتانیان نەکردووە کەم تەرخەمەکە لەکوێ ئەمانەوەی خەڵکی یاکرێت تێبگات ئیداری شارەکە مقەسیرە بەرامبەری پارێزگای دهۆک مقەسیرە بەرامبەری یاخود حکوومەتم شارەی ئیهمال کردووە پشتووە هەر نەورۆز و نەورۆزەڵێن ئەمە پایتەختی نەورۆزە و دوایەوە ئیتر کەس نبینی بێت بۆ ئێرە وایە هەریکی بەشێکی تحملێت کات هەریک بەشێک یعنی نوکە من بلند کردی منێ گوتی ئەم وەکی ڕێبەبەریە گشتی وەکی ڕێبەبەریا چۆن ئاکرێ گەل سەیدا خۆی مقایمی احتیمال هەمی ئەف شتەمەیت بلند کردی بەس ئەوە ماستەرە هەندێ ئەوە سەر ئاستی ئەنجومەنی وەزیران وێت ئەف وەزارەتە هەمی وەزارەتە بازرگانی وەزارەتە چاندنی وەزارەتە پیشەسازی دەستەی وەبەرهێنان زانکوش وێت ڕۆڵێ خۆ ببینیتن دڤەکوریە معقولە تا 1200 جورێت برنجی هەیل دنیاە هەندێک جۆر نوکە ئیستا و دێم چێت بن هەتا نوکە ئەم بەری ئەو جورێت کۆرتینی بەری 50 ساڵ هەر ئەو جورن هیت برنجی هەر سێمەهەیە و شەشمەهەیە و پێنجمەهەیە و کەس نەدیتە یعنی معقولە پێش نەکەوتەوەریتیانە دەهان نامێن ماستەری و دکتۆرایە تێنە ئەنجامدان بۆ ئەسنۆ بژم هەمی سوود لێ ناوەتی وەرگتن بەس مەد لوکال دنیا دەرە نامەید ماستەری دکتۆرە ئۆریشت عالەمی حالتەکان مانە من دێمەوە خزمەتت پرسیاری دیکەشمان هەیە کاک بڵند ئێوە وەکو سەرۆکی شارەوانی من یەک پرسیارەکەم جادە و ڕێگاوبانەکانی ئاکرێ شایەنی ئەم شارە و ئەم خەڵکەن کات و چۆی تیا بکرێت من بەیانی کا لە هەولێرەوە هاتین بڕوات هەبێت شوێن هەبوو پێویستی بەوە بوو بە کرێنێک سیارەکەتی لێ ببیتە ئەو بەرەوە ئاو ئەوەندە کۆبوو بۆ ینی ئەمە لە بنچینەوە کێشە هەیە هەر جادەکە کێشە نیە شێوازی دروستکردنی جادەکە و ئەندازەی جادەکە ینی شەقامەکان یەک دنیا مشکلی تایە ئێوە وەکو شارەوانی ئەس ناکەن کە یەکێک دێتە ئەم شارەوە جادە و ڕێگاوبانەکانە بینێ بەر لەوەی من قایم بیر بکەوێتەوە بەڕاستی من ینی سەرۆکی شارەوانی بیرەکەوێتەوە پێشێکی بخێڕاندەتە دەکەم بۆ ژێڕاوکە هەلبەتە کە بچە دیروکەوە کرێ 1970 یا بیا قەزا سنوورێ بۆ ژێڕوانیا ئۆکرێ سەرهەلدۆنی 13 کیلومتر چارگوشەبی حتا ساڵان 1970 بەرفرەبی بیا 56 نوکە 2014 ماستەر پلانە تەزدیق بی یا بیا 113 کیلومتر چارگوشە ئەف سنوورە گەڵێکی بەرفرەبی دەستپێکە سەرهەلدۆنێ نفوسەوەی نزیکی 18,000 نوکە یا 9,000 ڕات برید ئەژیت گەل هەندێدا ڕاستە ئەف بۆ ژێرە ئەوێ ناو و دەنگ هەژی ڤۆ جۆدانیە بوونمونە ئەف جۆدان و کەم تێڕاچین جۆدا شێستیات ماستەر پلانێدا من 35 کیلومتر چارگوشەیەت هەی 35 کیلومتر درێژایی هەی 13 کیلومتری تەنفیز بی ئەوە ماستەرین جادەیە ئاکرێ هاتیە تەنفیزکردن بەرێ 35 یا 13 جاده صدی من هایی کتول دروازه آکر داخل بیلای سوران و صدی الحلقه الباجر همیت زفرید 21 کیلومترونی و حتی نوکه 1 سنتیمیش نهاتیه چکرن بۆ چی ینی بۆچی 350 ئاکرێ لە ڕووی پرۆژە و هیچ کێشەیەکی نییە پرۆژە زۆر بەڵام هیچی جێبەجێ نەکراوە بەناو هەیە و مەشروعەکە و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆچی 350 تشتا کیلومتر درێژایی من جادە چلیت هەی 2 کیلومتر 800 هاتیە تەنفیزکردن
راستی بجمته یعنی پاره که وقت بود آکری نهات یا ترخون کردن که آکری پیش بکوید آکری وەکو ئە سەرۆکێ بۆ ژێرڤانی ڕاستی ئەس مەغدوور دزانم بۆ ژەرەکێ مەغدورە باشە کاک بڵند یعنی بە سەراحەت ئەو هاوڵاتیانە بۆیان هەیە گلەیی بکەن ڕەخنە بگرن بەڵام ئێوە سێ بەرپرسی باڵای ئەم شارن ئێوە نابێ گلەیی بکەن ئێوە نابێ ڕەخنە بگرن ئێوە ئەبێ محامی خەڵکی ئەم شارە بن هەستەکەن پارێزەری ئەم شارە بوون فعلەن توانی وتانەکاری محامات بۆ ئەم شارە بکەن لە دەرەوە لەو شوێنانەی کە پێویستە بودجەیەکی بۆ وەرگرن خەمێکی لێ بخۆن ئەس ساڵ 2016 هەیڤە هەشتی دەست بکار بووی و 2 ساڵ هەفت هەیڤە ئەس قەیرانی دوێ دەست بکار بووی ئەگەر بچێت ناو بۆ ژێرڤانیدا پلانێتمە پلانێت درێژخایەنێت هەبی هەل 2014 حتا 2020 یعنی 2019 شتێدا بی 6 ساڵ کو ئەف پلانەهات بینە بڵندکردن بۆ 1 ملیارە هەموو چێکردنی جۆدۆیت تێدا سەغبێریکردن و ئۆڤەرپاسن بەڵێ مخابنی و ئەف 6 ساڵە چوون حتانو کە بەس 800 میلیۆنێ بۆ ماوەتەی 1 ملیارە 800 میلیۆنێ بۆ ماوەتەی و ئەم هەرگاف یعنی سەر خەتێ داخواستکەین داخوازا بودجاتکەین کێمترین داخوازیمەوە کری سلفەی با ژێرڤانیە کوبێتە زێدەکردن بەرسف نەهاتیەدان جهتێت پەیوەندی باش ئێوە بەدووادا چوونتان کردووە پرسیارتان کردووە بۆچی بۆ نمونە بودجەی قەزایەکی ئەم سنوورە ینی زۆر لە ئێوە زیاترە بەڵێ بۆچی وایە ئەف تشتە پراستی ئەش نزانم بچی خەڵکی یاکرێ کورد نین ئەس تشتەی نەشم بێژمەتە و کوردینە بە خەڵکی کورد عنی ئاکرێ هەموو کوردێکی ئەس کوردپەروەرتر سیارەکە ئەمەیە ینی مادام هەمووی کووردە و هەمووی کوردستانە بۆچی فەرق هەیە ینی بۆ نەعەدالەتی هەیە لە دابشکردنی بودجەکان خەتای کێ بە سەراحەتە مەمان پێ بڵێن ئەم کوێ ڕێڤەبەریۆ گشتی ئەخۆ مەرجەعمێ سەرەکی ڕێڤەبەریۆ گشتیە بۆ ژێرڤانیە ئۆکرێ دووکێ بورە مەدەخۆزە خۆ گەوندێەوە ئەب خوش زانیتن ئەب خوش احترافت کرد کو نەعەدالەتە هەیە و ئەوکرێ گەلەکە مەغدوورە کارەکەی چییە و نەعەدالەتی مادام دانیان پێدانەوە کارەکە چییە جەنابێ محافظە جەنابێ پارێزگار ئازیدگارنیشتی ئەو خوشی گوتی ئەوە نەعەدالەتی هەی ئاکرێەوە مەغدوورە ئەزی چوانێک جەنابێ وەزیرێ من ئەف گۆزداوە گەوەندێ بەس دیف بابەتی ئەم چین ڕاستی گشتی سلفە هەمووت کێبن بەس هەندێک جیاوازیەت هەی ئەس نزانم ئەو سەر ئەنجومەنی وەزیران یعنی سەر ئاستی ئەنجومەنی لەوێ جیاوازی و جاکاری وەزیران ئەکەر هەڵ بیتە دابینکردن نەخۆ وەزیر مالیەش باشە کێشەیەکی تر هەیە ڕەبتی بە بودجەوە نییە تەجاوزات و زیادەڕۆی یعنی من لە شارەکانی تر بیستومە تەجاوزەکرێ خانوویەک تەجاوزە یەک خانوو بەڵام لێرە گەڕک هەیە تەجاوزە ناتوان ڕێگری لەمەش بکەن ینی تاخ بە کاملی هەیە تەجاوزە زێدەڕەوی بە زێدەڕەوی دروست کراوە من ناوی تاخەکان ناڵێم احترامەن بۆ خەڵکی ئەو شوێنە ئەبخوا زیدەگۆڤی توت بژی دەڤەردۆری بەرین کە ئۆکرێل سەرخەتێ بی چەنگی چەند ڕازەمەندی هەبینە ڕازەمەندی دەستپێکی هەبینە ئەو ڕازەمەندی دەستپێکی ناهاتینە کۆنتترۆلکردن بنمونە گوندێکی خۆتیە بە گۆستن ئەو ڕازەمەندی و دەستپێکی ئەستیغلۆل کردی ئەوە دەسەڵاتیەوەتان نییە ڕێگری لێ بکەن یان مەسەلەکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە لێرە با بە ڕاشکاوی شتێک بڵێن یان مەسەلەکە گەڕێتەوە بۆ ئەوەی لێرە عشیرەت باڵا دەستە بۆیە ناتوانن ڕێگری بکەن نەخێر نەخرەواز بێژمەتەل ساڵە 2005 دەستپێک بیە حتى ئەف گوندەی هاتیە بە گۆستن نفس سنوورێ بۆ ژێرڤانیە دو هەندێست ئەوەلیاتەش گەڕیۆم یعنی بەکو بۆ ژێرڤانی چ دەستێک دەست من نەکەف چونکی وەختی کو تو داخلی نفس سنوورێ بۆ ژێرڤانیە دو گوندێکی بە گوێزی دوێت بۆ ژێرڤانی معلومات سەر هەبن و ئەف سنوورێک بە گوندەی بێتە دانان سنوورێکی دیار کردی بەس دیارە ناوتە کۆنتترۆل کردن ئەو حەجەتەوە تا ئەو کاتەی تۆ ئەم پۆستە دووەرگرتووە کۆنتترۆل نەکراوە و زۆر بووە ئەی بۆ ئێستا ڕای ناگری نوکات ڕاگرتینە ئەو جێت بەس من زانیاریم پێگەیشتووە کە هێشتا تەجاوزات ئەکرێت بەردەوامە نەخێرەوە 2 ساڵە مێت کۆنتترۆل کردی تایبەت یاساژ باش ئەوانەی تەجاوزاتیان کردووە ئێوە توانن لەسەر و عەرزەلایەن برن خانۆکانیان بڕوخێنن ناتوانن وایە خێزانن و ناکرێت بۆیان ناکەن بە فەرمی خزمەت گوزاریان بۆ بن و لە بەرامبەر بڕێک پارەیە بۆیان بکرێت بە فەرمی و ڕسمی بڵێ ئەخۆ یاسا ژمبراسی 2010 هاتی ئەو زێدەگۆڤێت بەری هنگی ئەو دەمینن حتا یاساک بوو دەرکەویت
البرلمان كردستاني كو بيوسو برنامج اف بنا طابو كرن بس البشتي هاي واسه 2008 ريغريا كو باش هاتيا كرن چونكي اف كبرى گر مدا دادگاهی کفالتش نهایت بردان حتی او زیدگاوی نرابید بله زیدگاوی بری نوکه دی فیاسا کفن سرداری گتی تکرن دی دویا تنفیزی و اف جد گل ماستر پلان دگون جنت جهد نشته جدا او دهینا طابو کرن بس دی فیاسا اقدر بشت سپاس دەکەم من یەک پرسیار لە جەنابی قایم قامەکەم و ئەچمە لای میوانەکانم یان یەکێک لەو پرسیارانەی بۆ من هاتووە ینی ئەڵێن 1800 دۆنمی ئەردی لە ئاکرێ لەسەر ناوی تەکیەیەک لە بەغدا دانراوە و ئەوەندەی زیانی بۆ خەڵکی شارەکە هەیە و ڕێگری کردووە لە مەشروعەکانی شارەکە ئەوەندە خێری نەبووە بۆ نەخێر پێی دەرەجێ نینە یان نەپوی ڕەنگی ئەو پرسیارە کۆبووتە هات چۆنە عەردی ئاکرێ وەکی ملکیەت لەسەرگەلێک یعنی سەنەد لەسەرگەلێکەوە یەکی لەسەرنەوە وەقفە قادریەیە نەتەکیایە یعنی وەزارەت ئەوقافە و قسمەکی وەزارەت ئەوقافەیە و وەقفە قادریەیان بژنێ جوزێک سەرناوێ بەلەدیە جوزێکی سەرناوێ مەلاکانە سەرناوێ مەلاکانە ئەف جهل ئیشارەت پێدای و ڕێگیری المەشروع و فلان و بێوانە هاتیەکردن بالعکس vêgovê احتمال ئەگەر ئەم لێ بگەڕین ئەو پرسیارەتە لەسەرۆکێ شارەوانەیە کردی احتمال vêgovê مەبسەدان خانیەت خەلکیەت هەی یە لەسەر عەردێ وەقفە قادری هاتینە ئاواکردن زێدەگاوی هاتینە ئاواکردن موافقات هاتینە ئاواکردن مهم تاخەک ئەڤروکێ لوێری مەسەلەن ئەم بینێ تاخێ شوورەش مۆنەکۆک بلن تاخێ شوورەش يعني تقريبا ملكيته خرج بناوي وقفه قادريه شنو زياني نيه بو خلقيه يعني مرمم قازانجي هي بري خدري لا قازانج دبي حكمات وكأم كأثبت برسي كما الآكري أبصروا كشاروانية أو ريفبريا جشتي وهموك دبي أمريكارت ياساي ور بجرين بوهندكو أبي عردي أم تحويل كناس النوبل باجرفانيا أوكي تمام تبسيارك سرو كشاروانية كرتا قلت بوشي هین بو خلکی تاپو ناکن وان زیدارویا چون هندك ابا 15 ساله 20 ساله مادام ناتوانن بیرو خين و لاين بن لوي كواتبه چاره سريك بدوز دبي افيتو بسياري يعني اجي محاميه خلکی ما سرو شاروانيش محاميه خلکی بس دبي يا ساق در بچيتن از خاني سنوي زيداگاف كري در تاپو كم يعني قايم مقامي يان سرو شارواني د سلاطين نبته متجاوزه كي ورا بينا هندك قاري خلق ناتواني يا سادر كا يو دبي برلمان رو لي خوب بينيتن يو دعوتن لبرلمان صد چند پرلمانتار لم سنوره چوتن او پرلمانی خوله برای 5 پرلمانتار و خولش 4 پرلمانتار يعني خولا بري بلام جهه داخلي هم زاني خولا بري يا پرلماني بشرنگ بو بل سپاس تکم با من بچم لای او هاولاتیه ناوی خود بڵێ هەر من با پرسیارێک لە تۆ بکەم مایکەکە نزیک کەرەوە 5 پەرلەمانتار لەسەر حسابی ئێوە چوونەتە پەرلەمانی کوردستان لە ئەدای ئەو پەرلەمانتارانەی بە دەنگی ئێوە چوونەتە پەرلەمانی کوردستان یان پەرلەمانی عێراق ڕازین بۆ ئاکرێ نەخێر باش فەرموو پرسیارەکەت بکەم بەێ پرسیارە من بوو دەڤەردۆرێ ئاکرەیە باش ئەس بێژم ئاکرێ چەندوێن ساڵە قەزەوە ئەم هەر بەحسی پرۆژێکی بکەین بوو پێشکەفتنەوە باژێریمە باش دینەت واسێ ساڵێت قەیرانێدا نێ ئاکرێ بەرینگیژی هە قەزەبە ئەو باژێت پێشکەفتیژی طبعا هل برینگیت پیشکەفتی و قەیرانە پێش نەکەفتینە هوکار چ بووە سبب چ بووە ئەو پرۆژێت گەشتیاری دەبێژین ئازان کو بوون ئاکرێ حەتۆنوکە بوو ئاکرێ نهاتەکردن یا دوێ ئاکرێ وەکی من ئاگاداری پێ هەیە من دیفچون بوو چەند بابەتەژی کردی ما 6000 دەرچێت زانکو پەیمانگایت هەیە سنوورێ مەل ئاکرێ بوچ دەرفەدێت کاری بۆ نەرەخسێنە بوو نمونە دەرفەنەدا کومپانیت بیانی بێنە ئاکرێ بشين اف تخرج درچيت ما الفانا بين دامازردن و وكي ما قدريش بهي كومبانيا دعوا اكري اكري كوبينا اكري بس قلت اللوي دفرداري اكري و شوين بومت دابينه گيري انكو عرض بيتن اتسنه زور سپاس فرمون زور سپاس و درفتي اسمه مصطفى صالح ظاهر وكو قايم مقام وتشكر بو ريكت دورا مثلا اهل با مش بو كشكاوايا دورا مثلا زيباري ام بخمي بو امادايا لك مثلا باجيت اسمه با افريكا هندك ريك ما هنا اگر بس شوفرو جريدر شيت شيكت نا الا ببيت مثلا دو سايد و اف اوديا يعني
بسیارێک بوو سەرروکی شارەوانی کاک بلندە ئەگەر چاودێریا بازارە ئەگەر لژنێت مەسەرەن شارەوانی لەگەڵ قای مقامی و چکری بوو چاودێریا بازارە یعنی ئەف بەرەڵایە کەفتت بازاردا یعنی بەس کێشەی چیە لە بازار پێم وابێ و زیاتر ینی پانزین تیشەکانی قایم قامێتەوە ڕنگ قای مقامیت وەکو پانزینی سەحکێت چاوە بلند بەس ئێک موچەهات بێ پاشەکەوت سەحکێت نەوروزیدا چل بازارەهات سەحکە دەرمان خانە چ شکلێکیە يعني أفا بسيارن ياديش أجر أمسر روشة سخلامية باغين همو أكرب بجريت يك نخوش خانة ولادها هي لقال طواريكية يعني هردو خطرك سحك طواري وبولاد خانة ولادة وطواري بيما بيننا ويك بنا لقال يك بنا ناف إك بنات دانا وناف بازارش دا يعني إك حالتك تهبيتن خطرياتك تهبيتن زور خطرة زور يعني سپاس مامۆستا بە ئەو خاتونەش قسەکانی بکات سپاس بسیارم سیدا مازنی دیگه سیدا چند نوروز تیتن اف خلکا چکی رود کتن چکی بکارتینیتن و آگری ضرر بکارتینیتن مدوی یعنی چند عقوبه بین سر و کسا چونکو گلک خلکه های قصتا آکریت کتن اف شوا نوروز بو خلکیت کتا شوا کو نخوش برور دانت تینا کرن الوی خلکی سپاس خاتون فرمو پیشی متشت بخیرات نانگو کم کلا پایتخت کردستان هاتینا آکری پایتخت نوروزه و بخیراتنا میوان شکم دیگمان من پرسیارک لسیدا مازن هبوکو قایم آیا اوان تا هنگاو هاویش چه بو هندکو کارمند دی تندرستی داب مزرین بو نمونه بنکی تندرستی بزیلی هی سونرا هی تگه اشاعی هر دوکا هیچ اوتن ساله هاتین دامز کامل تشتی هی بس کارمندینی لسه شور کد دی بینی دهین خاستا گلان به هیوات الصرا دهیتا ورگرتن حتی بس لبو سونری اشاعی يعني أجريد آية أفد هيتا دانا آية كارمن دينا دام مزنادن ويجيش بو سيدة مازنة سيدة أحمد لبواري كشتو كالين آية أو هارو كارين قوتنا بو جوتيار بو نمونا برنزي كردي جوتيار أميك لطلبي ما قاريانا كتنافو جوتيارا وشي مليكة دافا او جوتياري برنزي كات هناك هلا بس ما عندي بناويه ماوا اي هارو كاريان قلت شبو جوتيار اللي دابين كنا وقت بيداوستي خو زور سپاس فرمو في شكل سباسيتات كان بو بوجاري ما اكرم بسيار من بو سيدو موزني وسيدو بلندي اي بو بسر بوجاري ما اوكريو كيفن نيرا بوجاري اوكريو ني اي و اوكريو كيفن نيشه اوكريو كيفن يو سري اوكريو كيفن ابا چندین ساله به خدمت گذاری نه خدمت گذاریت گران ببینه کرن مدگوتی پیچکیت خفیفند اف بوجارک نمری اب بوجارک میری برچه خدمت گذاری تویت کمن خدمت بی بوجاره نیه بی بوجاره می سری بوجاره بی آکریو کبن هیچ شیوه کی خدمت گذاری بنو تکرن ئاکرەی کۆن پشتگوێ خراوە بله بشگاه خروا و حتی نکن نشولک از خود دکان داره من واس باجاری دا من دکان لوانه هو بیچ احتمال دکان من خر بین دای خستن یه نو باجار مدا و چندین کس هاتینه یعنی اروپا شاتینه و دولمند زنگینت آکرش هاتینه قصد باجاری که بجنه قشلای قشلا کایل ولی الاساسی آثاره یا سردمه قشلەی کەرکووکمانێ قشلەی کۆیەمانێ ترکیه سردمه چندین کمپانی چندین برادر زنگینت هاتینه در قشله دا کوبدن افما حکومت ام هاروکار بین في تشتيت دو بكاين وكي شوكوري مثلا تشتي هنري بله بكري بشوينيكي كالتوري كخلق سرداني بكات تياي استراحت بكات و شوينيكي جواني سباس افندانيتا كران بوجاري نويتا جيبا جكران ويدوش افغاشتو غوزورا قاستو اوكريتا كان بودو جيغوبتني سيباي وسورول مول كواتا يكيك لا خطاكانيش ئیدارەی ئاکرەیە کە ئەو خەڵکانی بۆ کەشت و گوزار دێن نایان بەنە هەموو شوێنەکان ئەوی دیکەش خڕوەکی منوتە زاری بێت ڕوون گەیشت فەرموو زر سپاس پیشی بخیراتنا کم دلوین شمال برپرسا انجمن آفرتان لآکره دو بسیار لجناب کاکمازنی های بسیار ای که بچیتا نهو جه تایبت نهات یا آماده کرن بودان عمرا یا خود زاروکن به سرپریشیان یا خون او آفرتو کشن توشی کشن کمالایتی تبن چند تندو تیجی بن یا خود هر کشای کاری کبن که ام الواجه تایبت دا نه ابد نیا که الواجه ها دا توشی کشای کش ببن ام بپا الوا باخد بپارزین وا بسیار دوش بوچی کرت تایبت الآکر دای لاوازا یا خود دلیوه
وکی برچاف نهات دانا بو کچو آفرتا خواستن اوید نخوین دوار یا خود خریجد ما کو سودیل ببینن جانا خوش گذارن یا خو باشتر بکن و بسیار کدیکش بو جناب سرک شروان یا کاک بلند بسیار کدیکا لما گرک الهین بجنه گرک سر هلدان لا سریفا و گرک دمتش نل فرعت ودا هیچ نهاتینا چکرن راستی رایکت و زورت بسرو برن الویلایی و چند قطابخانه کب نصاره که حتی بردن قطابخانهاش نهاتینا چکرن اول سیمای قطابخانه هر واسا بیتا اشکالک بوزارو کان توشی رنگا ریدان هاتنو چونه بن یا خود توشی چند ریدان دیکه نبو چه حتی نو که نهاتی کنه زور سپاس خاتون هەر بشین کاک مەسنواب زانم زۆرترین پرسیار ئاڕاستەی جەنابتان کرا بە هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین زانیمان لەو ماوەی کە قەیران هەبووە قورس بۆ خزمەتی شارەکە بکرێت بۆچی پێشی قەیرانەکە بەری قەیرانەکە ینی نەتوانراوە خزمەتێکی باش بەم شارە بکرێ دوزانی ئەم نابێژین خزمەت نەهاتیەکردن پێویستی بخزمەتە هەی بەڵام احتمال اف گنجه بزانن او نگراویش نزانن بابت وانا دزانن یعنی السالت نوتاد آکریا چا بود 2014 و 13 بچرنگ بیه یعنی زور خدمت هاتیه کرن بلام خدمت ویت یا بردوام بیدن استما مشکله با که حکومت هرم کردستانی اول سال 2014 پروژه هاتی نرا گرتن پروژه پیشتریشیت هی ام محتاجی است سخ بیر کرینین او سیانه کرینین او که افجادت ام تراشین پیشتریت هاتی نچه کرن افرود ویتن مثلا ام سیانه کین ام سخ بیر کین برادرکش وان برادرت حاضر گوته هندای گوند مثلا محتاجی شفرکی نظام گریدر کنه او شفر و گریدر مثلا است مدیر ریوبر یا سخ بیر کین ریکوپرال آکریت تو بسیار لبکی طبعا تیمت وانا بشو روز و بارانه دا بشوه ساعت 12 شوه 11 شوه السر رکاوی السر جاداب آلیات و سلفکه 6 میلیون دیناره دو قضانه بو آگداری عایدی تابعی ریوبر یا سخبیر کنار قضای آکری و قضای بردرش زیادتر 400 گندا سر ریوبر یا سخبیر کنار ریکوپرا آکری و نه به 6 میلیون دینار وابزانم ویگا و تو مالا که 6 میلیون دینار بده نشدن اداره خوب شوه که جوان و رکابین باشه سبارت به درفتی کار يعني قسە لەسەر ئەوە هەیە بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەک لێرە هەبێت ئیش بۆ 20 کەس بدۆزێتەوە ئەگەر 5 کۆمپانیا بێ ڕەنگە 100 کەس 100 گەنج 100 دەرچوو غەیری دەرچوەکانی ژۆ خاتونە و تێوانش خوێندەواریان نیە دەبی سیاست بۆ ئەمە نەهێنراوەتە ناو نەخێر ئەس گەل دانیمە چونکی ئەوە سەرروکی شارەوانیت زانیتن پەتەل 300 دونەمە عەردی من بۆ کارتی تایبەتی تەرخان کردیم يعني وكي حكمته هرم كردستان وشارواني آكره 300 دونم عردي زيادتر 300 دونم ما بو شهريار يا ترخان كري ما بو باغچه زاروك ترخان كري ما بو پروژه خدمت گذاری ترخان كري و بر هنر بر خنادات آكره او نه مشكله من وكي حكمت امن تشجيعي دكم عردي بو ترخان دكم بلام يعني ليره اگر پیام جنابتان سروكي يكي اداري ام شارن ئەلێرەوە پەیامێک بنێرن بۆ بەرهێنەرەکانی کوردستان چۆن هاوکاریانەکەن بۆی بێن بۆ ئێرە ما یاسا و بەرهێنانەیە هەی بە پێی یاسای و بەرهێنانی تعاملی دەستگەلکەین بالعکس يعني هەموو گاوات کور و سمینارێت خودات کۆمبوونێت خۆدا مە داوا ئەوەلەن دەولەمەندێت ئاکری ئەوێل دەرڤەجین ئەوێت ناف ئاکرێدا یا دوێ مەل خەلکێکی بیانیشگری ئەمن وەکی قایم مقام ئەس vêga ve jî dibêjim rêka vî bernameyê her we berhênerekê bêt bez ciddî kar biket neber bêt erdî zabit biketin û bes mucerret erdî siyac biketin kar biketin şûrî derfetî pirroxsînîtin bû cehêla û bû xerîcêt kulya û bû derçûyet akirê piştevanî dikem û muamelê ji didgelîn û bem heta encûmenê wezîran باشە یەکێ لە پرسیارەکان دیسان هەر پەیوەست بوو بە لیژنەکانی قایمقامێتەوە چاودێری یعنی وتی یەک موچە بە تەواوەتی دراوە بازار گۆڕاوە نرخ بەرز کراوەتەوە باسی بنزینی کرد باسی بازاری کرد بەگشتی باسی دەرمانخانە و فەحس و ئەنزانم یعنی بازارە نەبژمەتە کارتێکن سەر بازاری نەهاتیەکردن پشتی ڕاتب بێ پاشکەفت هاتیەدان بەڵام لیژنێت مەیەت چاودێریە بازرگانیت بەردەوامن تەنسیق دگەل قایم مقامی و دگەل ئاسایشە ئابووری دەهان جهیت هاتینە غەرامەکردن یەت هاتینە سزادان موجبی یاسای ئەوانیش گازندەیە هەی دوکاندارە و خەلکێکی گازندەوانە چیت بێژدن نە ئەمن گران کە مەسەرەن کیلووە نیسکێ یان پاکیتا جگارێ یان فلان بێتن کۆمپانیەت سەرەکی ئەبێت هاوردەتکەن تشتی ئەبێت جملە تشتیتینن سەروانە هاتیە گرانکردن مە پەیوەندیە
بکارگیری پارێزگە های کردی و ئەوانش پرێکا خۆرا سەختێل سەرکردی و لژنێمەت بەردەوام منود و حەقی وانەش ئەگەر گران ببیتن ئەم ئەگەر کەمتر خەمیش هەبیتن دێ دیفچون عزاکی دەینە لژنێت خۆێت ئابووری و ئەم خود سەر خەت بین گەلدا باشە ببورن ینی زۆربەی پرسیارەکان ڕاستی کاک مازن کراوە با من پرسیارەکان ئێوان تاواکەم پرسیاری زۆرم بۆ ێوەشمەوە ینی یەکێکی تر لە پرسیارەکان ئەوە بۆڵێت ینی خەڵک لە نەورۆزە خۆشیە کات و کاتێکی خۆش بەسرە بێڵێ بەڵام لێرە دیاردەی بەکارهێنانی چەک زۆرە وەکو خۆیان ئاماژیان پێدا من لێرە نەژیاوم ئەمە بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە بە خودی کاکی یادگار ینی جراعاتی کراوە نەڤروزە پار و بێرار و کە ئەوە نزیکی 3 ساڵە ئەس بەخۆ لێرە نەڤروزی و پێشتریش ئاکری هەر نەڤروزاکیلی بشکلەکی جوان و خەلکێکی دەربەتێتن مەگەرەك کۆمبونێت لژنێت ئەمنی کردن مەدگەل مختار و ئەنجومەناکردن مەدگەل خەلکی تاخوا و باژێری کردن ما توجیهات دانە هەموو لایەکە پرێکا ڕاگەهاندنێ و پرێکا کەناوەڵێت خۆیت یەت قایم مقامیە کودی ئیجرات هێنەوەرگرتن ئەف ساڵە زۆر باشتر بوو پار زۆر باشتر بوو التیزام حتا حدێکی هەبوو بەڵام سەرپێچیش هەبوو سەرپێچیش هەبوو مەحالەتیشی هەی مەیگرتیش مەیدا دادگاه بۆ ئاگاداری ئیجرات بکەن لێرە مەحالەتی داینە دادگاه وێگەوێش ئەگەر بۆ هەموو کەس بەبێت هەموو کەس بەبێ جیاوازی وێگەوێش پێش حالەتی دەستیمەدا بە تەسویر و بە شکل و بە فلانیت بوو مەهاتی پرێکا ئاسایشی و پرێکا پۆلیسا وایلژێر و کولینی ئەگەر فعلەن وابیتن ئەم دەینە دادگەهێ باشە سوپاسانەکەم کاک ئەحمەد بەنسبەت کشت و کاڵەوە ینی عادەتەن لەم مانگەیە ئاکرێ خەڵکێکی زیاتر ڕووی تەیەکە بە تایبەتی تر لە 19 و 20 و 21 و 22 تا 25 خەڵکێکن دێن بۆ ئێرە سەردانەکەن ئەمێننەوە و دیمەنی ئاکرێ لە نەورۆزدا جیاوازە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان ئەگەر جیاواز نەبێت لە تەواوی هەر چوار پارچەی کوردستان ئێوە لەو ڕۆژەیە بۆ بازارکردنی بەرهەمە کشت و کاڵیەکان بۆ ئەوەی وەکو وترێت مشتریەکی زیاتریان بۆ بدۆزنەوە بۆ ئەوەی بەرهەمەکانی ئێرە زیاتر بە خەڵکی دەرەوەی ئاکرێ بناسیێن هیچ چالاکیەکتان هەیە آخر پار ما هەبوو ما وەکی پێشانگاکی بەس مشکلە هەر ئەمە پار سەریگیری پێشانگا کرد باشە ئەف شتێت خۆمالی ئەبێت کوحشکری طبعا چونکە مشکلە 21 ئادارێ ئەوان 20 ئادارێ وەختی چون نییە یعنی تو زۆنی چاندن دەمێت بژنیت خۆی هەی یعنی دەبژین هەنار ئەوان هەژیر هەیوە هەش دیگەیت ئەوان هەیوە نەهرێگاتێ سماق دیسە هەروەتف یعنی بەس بۆ ئەو جۆش ما هەوڵدا پار ئەم ساڵ بۆ نەتان ئەم ساڵ ما پرۆستی ئەنەزانم ئەپ بەرنامە بێت بوومە هەوت بۆ تاوژێکردن ینی ود بۆ ئەم دۆکەین ینی ینی هەماهەنگیتان هەیە پێکەوە ئەکیت لەگەڵ قایم خامیت لەگەڵ ینی دەوائرەکانی تر بۆ ئەوەیەوە بتوانن لەو ڕۆژەیە لەو هەفتەیە ینی ئەتوان هەفتەیەک ڕابگەێنن یەک هەفتە چالاکی بێت بەرهەمەکان خۆمەش بتە بێژم کۆکی دیۆر ئەس بێژم بەرهەمێت ئۆکرێ پێویستی پێناکە تو دوعاتێوەی بکە یا معرفە بۆ ینیەکە نوکە تو بچی هەرچی جێی بەحسی ژیر ئۆکری دیبوتەکەت بەحسی سماقی دەکات بەحسی شەبرمۆن ئۆکری باشە مادام بەرهەمی ئاکرێ مادام بەرهەمی ئاکرێ پێویستی بە تعریف نییە بۆچی کێشەی بە بازارکردن و تەسویقتانێ کێشەی بە بازارکردن دەمێ بەروبوومی مەدگەیت زێدەی تااقەتە هاوڵاتیانەک و بێتە سەرفکردن وێت معازل بژمەتە مە ئۆریشە هەی ما من نەگوتێتە ئۆریشە ئەش وت بژم بەس ئەف ئۆریشە مبتنێ نهێتە چۆرەسەرکردن وێت هەندێک دەستگۆیدی بێنە سەر خەت نوکە بنمونە شەڕێ داعش نەما بازارێکی دیڤە بوو بەل میسڵ و ناوەڕاست و خوار و عێراقی ئەف ڕابینە گمرکا ئەویش هاندانە بوو جوتیاری و ئەبەر و مەسڵ وەختی یەکێک لە پرسیارەکانەوە بوو چیتان کردووە بۆ هاندانی جوتیاران و هاوکاریکردنی سیۆرە سەیدۆ گەلێک جێ خۆدا وی بەحسی برنجی کرد بەدات ما سەرڕای وێ قەیرۆنێ گەلک پێدەویستی چاندێ مە ئیددا بەشکردین بدات بوو برنجی ئەف ساڵ 2019 ما دێ مەکینیت پیشکی هەبن دێمە پەینێ کیمیاوی هەبیت یوریا دەدەینێ ما دو ساحدی گوڕاپان بۆ جوخینا دەهەبیتن ما دەڕاستە هەندێک تەکنولوژیا سەردەم دەبێت وێت تو برنجی بوچی باز ینی نەشێت منافەسا برنجی دی بکات وێت تو ڕێژا بەر هەمێ ئێک دوونەم زێدە بکەی یعنی ئەف مشکلە بەسیۆ من نییە وێت
هەموو دنیا تەکنەلۆژیا تێکەڵاوی زراعەت و کشت و کاڵ کراوە هەکە یعنی گەلک بەرفراونا ناکرێ هەر بە هەمان تەکنیکی 700 ساڵ پێش ێستا تۆ معقول نییە کۆبراک دوونەمێ ئینتۆجۆ دوونەمێ دوتان بیت یا من 700 کیلو بیت vێت ئەیش بگەینمە تانونیڤۆ دیچەوە گەینمەوەی تانونیوی vێت ئەس ڕێکێت زانستی بکار بینم تەکنولوژیۆ زەردەم مەزاختیت پارەی ئەوێت دوونەمی چیت vێت ئەس کێم بکەم دۆشێ منۆفزەیدی بکەم ئەو پارەی ینی پارە مەزاختن بۆ جوتیاران لە ئاستی پێویستان نییە گلەیەکانیان فعلەن غەدریان لێکراوە بودجە معقولە یێ هەرێمەکێ یۆن تقریبا شبه دولتێکی 1.9 بیت یە زراعەتی مجموعة اتحاد أوروبي 40% بودجة وهي زراعتي دولتت هرا يعني أقول بيجن دهر صديق كيمتر نوتش بيت بودجة بيت بودجة بيت دهر صديق كيمتر للايك وحكومة يريمي كردستان الله ما اعتماد من لسر نوتو بترول كما كاين ورو لكرتكاني تركين للايك شوا 1.9 بوداني أميدم كو أب حكومة ني يوادارين ليرة بدوا حكومة ني أو تيت بسروكوتي جنوب مشروع بارزاني از بارد کم اف گورانکاری گلک بنکرن باشە پاسانەکەم بەڵێ کاک بڵندە و پرسیارانەی ئاراستی جەنابتان کران لە چایخانەکە پرسیارەکانتان لێکم و بێگومانەوانی کاگەحمەد و کاکماسیش بەڵێ بینەران چایەکە خۆینەوە و بەردامەکەش بەرداوە. بەڵێ بینەرانی ئەزیز لە پاسەکە دابەزیوین لە جادا ڕزاین لەگەڵ میوانەکانم چەند پرسیارێکمان ماوەیکەین و کۆتایی بە بەرنامەکە ئەهێنین کاک بڵند ینی ئەو یەکێ لەو پرسیارانەی کە ڕاستەیەوە کرا سەبارەت بە ئاکرەی کۆن و بێخزمەتی و پشتگوێخستنی لایەنی کەلتوری و شوێنەواری ئەو شوێنە و بە تایبەتی و بە دیاریکراوی قشڵەی ئاکرێ بخۆ کە تو بچێت دیموگرۆف بۆ ژێرە ئۆکرێ ئۆکرۆکەڤن جهێکی شاخەویە دیف نەخشە و تەسمیمێت کەڤن یەتهاتینە چێکردن جهێتوی زۆر تەسکن ئێک جۆدۆ سەرەکیە هەی ئەو جۆدۆ سەرەکیش پشتی بەرفرە کری احتیمالە ببیتە 8 میتەرێک نەخۆ 5-6 میتەرێک بی ئەگەر بێژی کار نهاتێکردن ئەو پۆرێمەیە سیانێ شێن بێژمەتە 70% تاخێت کەڤنۆرێت ئۆکریان صرفتکەین ئەو دوکانێت وێرێت جۆدۆ سەرەکیە سەرل بۆ ژێڕوانیە کو ملکت تایبەت بینە ملکت کەسان بینە بۆ ژێڕوانی قسە لەسەرەوەیە بازاری ئاکرەی کۆن ئێستا وردە بەرەو لە نێو چوونە ئاکرێ بۆ ژێڕوانی ئاکرێ ملیارێک و 800 میلیۆن وە دوکانۆدای کو ملکی بەلەدیەش نیە ملکی کەسایە وەکو ساختکردنەوەکە و بۆ ژێرە ئەفخانیت کەڤنۆریت کەلتوری میزانیەک باد بێت تەرخۆنکردن ساڵی 2011 و 2013 ساڵانە 250 میلیۆن 650 میلیۆن گەهشت پشتینگی ئەو پارەش هاتە قەتعکردن بەر قەیرانە ئابووری ئەو پارەشی لێرە هاتیە مەزاختن بەرێ ئۆریشا وێری ڕاستی وەکوم گوتێتە موقعی جغرافی و دموگرافیا ئۆکرۆ کەڤنۆر یا جەیەکی شاخەویە جهێکی تەسکە دوێت جادەکۆ سەرەکی بچتە وێرێ جادەکۆ سەرەکی بەرین و کە کار سەرهات بیاکردن ناف ڕەزا لەنکانیا تریتا بەلێ مخابنی و وان خەلکی وان ڕەزا دەخۆزە قەرابووە کۆ مەزن کرد ئەو پروژە ساڵە 2007 بۆ هەشتێ هاتە ڕاگرتن بەس نوکە هەموو هەوڵێکێمە ئەوە کۆ ئەم وان تا خۆب لۆیەک گەشت و گوزۆری و ساختکەینەوە بکەینە موتێل بکەینە کۆفیتریا هەوڵ درەوە بەس خر ملکن ملکت کەسانە عنی خەلکت ملکۆشت گەڕوونی نەخۆرێ حەکەبیێت قەرەبوو تاویستی ئەم هەنگی دەبیتە ملکی بەلەدیتیوە بەلەدی پێڕۆبیت بەس هەکەر کارتێکی تایبەت بێت تەنسیقێکی دیگەل خوددان ملکۆ بکەتن سپاس دەکەم کاک ئەحمەد بەنسبەت ئاکرێەوە یەکێک لەو پرسیارانەی ڕوبەڕوویەوە ئاکرێتەوە نەبوونی کۆگایەکی ساردکەرە ینی بەڕادێکە یان نەبوونی جێگەیەکە سایلۆیەکە بۆی بەرهەمە کشت و کاڵەکانی خەڵکی ئەم منتقەیتیا هەڵبگیرێت و بپارێزرێت ئەمە لەم ڕۆوەیەوە چیتان کردووە کوگەمە هەیە سۆرت کرد تاوان مەبخۆ وەکی ڕێبەبەریۆ چۆندێمە کوگایە و مەبێ بەرامبەریە دواب جووتیۆرە و کوگایت ئەهلیشیت هەیە ئیکۆ ئەهلی هەیە تقریبان هەتۆ 4-5 تانۆت گریت نوکەل بەرنامەیدا ئیکۆدیش بێتە دۆنۆن توانای هەیە لە ڕووی کاپەسیتیەوە توانای ئەوەی هەیە کە بەرهەمەکان بگرێتە خۆیان بزنی آخر بەرهەمەک ئەوی ما تقریبان هەتۆ 300 تان دەگریتن ئەوێ دیش تقریبان 4500 بەس مشکلە لێرە نییە ینی ڕاستی ئەو کوگا ینی سەر مستەوەی تاکە کەسی هەکە بێنە دۆنۆن ئەم ئەکوت بێژنی کارتی تایبەت ئەم پێشۆزی دەلێکەین و داری کاریش بین
وسایلوش ما ساحک چی کردی سپاسی و پارێزگا دو که نزدیکی 700 میلیون دینار لیدا و هفت ساله هم اکود بین گشت بینین کو گنم لی بیت وارگرتن هفت سال انشالله باشە ئەم ساڵی تر گەنم وەرەگرێ هفت سال انشالله نوکا ما افرو کم من 5 اندازیاری چاندنه من نوبت های دوی کو بچنه باغدا یعنی کو دورک بو بیت وکرن و کل او غرپانا ما او هات دانان الگرسینی کو گنم بیت وارگرتن انشالله باشە ئاکرێ بە پێی هەڵکەوتەکەی بە پێی شوێنە پێگە و شوێن و مەوقع جوگرافیەکەی ئەکەوێتە نێوان سێ شاخەوە و ینی لە ڕووی زانستیەوە ئەکرێ لێرە بەنداو هەبێت و تەنانەت هەنگاویش نراوە بۆ ئەم پرسا بەنداو ینی ئەکرێ استفادەی لێ بکرێ بۆ بکرێ بە سەرچاوەیەک بۆ بەرهەمە کشت و کاڵەکان خەڵ زیاتر سوودی لێ وەربگرێت جگەلەوەی کە ئاوەکەش گلەداتەوە و نافەوتێت لەم ڕۆوە چی ئەکەوێتە بەردەم بەرپرسیارەتی ئێوە و لە چوارچێوەی بەرپرسیارەتی ئێوە ابخوا و گرێدۆە فەرمۆنگا کۆدی بەنداو بە سەرڕۆی هەندێ هەنا پێویستی کەی بە کشت و کاڵ بەێ بەنداو هەنا وەکی پۆنت هیت کچکە بەست و پسیۆرەکۆدی ئەزیلتەکەم یعنی و ئەس جۆبێژ دەم مە دووڕی بۆرێت هەی ینی ملیۆرات متر مکعبێت ئەو بێت چنە خۆڕوەکی پێویست سوود لێنەوەتەوە ئاکرێ کێشەی ئاوی هەیە ما نەجاز بەحسی ئەوە بەخۆنێنەوە مازێ بەحسی ئەوە بۆ ئۆفدێریت کەم ما بروجك هبو يأوفديري تقريبا نزيكي مليارك و600 مليون ابو المنطقه قويلانه ومانديا تقريبا هاتو 2000 دونم مود اوفيكات بس او باف قيرانه بسرداد بس ايش دنجي خود يعني تجين ما وين ديك اون جين ما دنجي تاكو افون هر دوري بورا اف اوفا سودك اللي بيتورقتون بروجين اوفديري يتمازن بين دونان راستي باشە کاک مازن بەنسبەت ئێوەوە ینی یەکێک لەو پرسیارانە یەکری ئەوەیە کە مقاولەکان کاتێک پرۆژەیەکە گرنە دەست دواتر ڕادەستەکرێتەوە تەسلیمەکرێتەوە پرۆژەکە چەند کەم و کوڕیشی هەبێت مقاولەکان ئیجراعاتیان لەگەڵا ناکرێت و سزا نادرێن ئەمە تا چەندە وایە وەرگرتنە پرۆژۆل الکۆمپانیا جێبەجێکار ڕێکۆرێت خۆیت هەیەت ئوسولی هەنێ ئێک پرۆژە وەرگرتنە دەستپێکی تێتە وەرگرتن بۆ ماوەی 6 مانگ یلبن سیانێ یانە بن چاودێریە هەندێک پرۆژەش بۆ ماوەی ساڵێکێ یلبن چاودێریە پشتینگی وەرگرتنە کوتایی پێتێتن لیجانژی ئەوێت تێتنە وەرگرتن لژنێ تایبەتمەندن ئەندازیارە و فەرمانگا پەیوەندیدار و کارگریە خۆجیهیل پارێزگەهێ و دایرە پەیوەندیدار احتمالە خەلەل هەبن ئەنا بێژمەتەنینە بەڵام يعني از چی بێژم احتمالە پوێ دەرەجێ نەبیتن و پشتی ساڵێکی ئەگەر پرۆژەکە چ لێ نهاتن یعنی قانونن و دریفی یاسای مەسئولیەتە مقاولی نامینتە تێدا مسئولیەتە وێ دایرەیە ئەوە پەیوەندیدار یانی شاوێ لژنێ ئەگەر فعلا کەم کورتی هەبیتن ئەو لژنە هاتیە ئیستیلامکردن لژنەکەش دەبێتێ ساڵێکی پرۆژە هەر پرۆژێکی ساڵێکی بن چاودێریە دابیتن مقاولەکە خۆ حتای چاودێریە پرۆژەی ناکەتن دەبیت دایرە پەیوەنددار ئەگەر مەدرسەیە دەبێت تربیە ئەگەر پرۆژێکی کارگریە خوجیە دەبی قایم مقامی ئەگەر شاروانیە دەبی شاروانی ئەگەر هەر دایرەکی بی دەبی دایرە چاودێریە لێ بکەتن و زۆر میزانیەکی بۆ تەرخان بەرپرسی ئەنجومەنی ئافرەتانی ئاکرێت ینی دوو سێ پرسیاری هەبوو بەڵام ئەوەی زۆر گرنگ بوو بە نسبەت مناڵان و زارۆکانەوە ئەوانی بێسەرپەرشتن و شێڵتەرێک خانەیەک لانەیەک بۆ ئافرەتانی کە کێشەیەکیانەیە بەدەست کێشەیەکەوە یانەوانی دالعمر خۆت لە مناقەشەیەک ئاماژەت بەوە کرد کە بۆ چەند کەسێک یا ڕەنگە لە ڕووی کۆمەڵایەتی و خەڵکی ئێرە باوکی خۆی دایکی خۆی داپیر و باپیری خۆی نەیبات بەڵام ئەی بۆ ژنەکان کە تووشی کێشا بن ئەی بۆ مناڵان کە بێسەرپەرشتن چیتان کردووە ما فەرمانگەها چاودێریە جڤاکیە هەیل ئاکرێ و پێشتریش ئەو پرسیارە دلڤینخانەی کردی کە هەر مجرد هەزرێک هەبوو کە ئەم یعنی خانیەکی دان عەمرە بێتەڤەکردن ئەپڕاستی جهێنە ڕازیبوونە خەلکی بوو ئەژی توێ قەناعەتێداوەکی جەنابەتە ئیشارەت پێدای کوشڕۆیە کۆمەڵایەتی و احتمالە هەند ناگونجیتن ئەڤروکەل ئاکرێک و کەس بۆ بێخۆیان دەیکەخ و يعني حتى في لحظة أو جرعات هجر هبيتنيش أو جرعات نابيتن كتو بابي خو يعني كالتورة اجتماعي قبيلنا كاتن تازل في سنتر بارزجه هدوه كبري هاي وجدو هاي وياهات يا فكرن بروجكي ناجح نابيتن خوي أهليش بيتي ناجح نابيتي حكميش نابيتن بأفراد پسندی دکم و کاریش دل سرکینو و جه خدایا بسیاره یا و کاری لسرکم او بلینه تر وعدت پیدراوه باشا بله باشە ئاکرێش خەڵکی ئاکرێ و ئاکرێ شارێکی خوێندەوارە ئەکیت بۆ کتێبخانەیەکی گشتیتیانە
ئاکرێ ئەکرێت 142 ساڵ تەمەنی قەزایەک بێ کتێبخانەیەکی گشتیتیان کتێبخانە ڕاستە ڕاستی پێویستی کتێبخانەکە گشتیە هەیل ئاکرێ مە دگەل ڕێڤەبەریە گشتیە پەرتوکخانەی هەوڵدا ئەو طبعاان مە فەرمانگەها هەیە تایبەتە کتێبخانێڤە مە هەوڵدا ئاڤاهەیەکی کەڤندا کو ئەم بینەت نەف ڕێڤەبەریە ڕەوشەمبیریڤە و ڕێڤەبەریە ڕەوشەمبیری جهێکی خاص تەرخان کەتن بەس بۆ کتێبخانە گشتی ئاکرێ پێشتر مە هەوڵێت دای بەڵام یعنی جهێدا خەیە ڕێڤەبەریەوە گشتی یعنی گوتێ ئەم خصوصیەتە خۆ تێک نادەین ئەم چینەت ناو دائیرەکە دیدەوەکی دایرە ڕەوشەمیری چنگە و دایرەکە جودایە منیش گوتێ پاکەرەمکەن بودجێ بوومە تەرخان بکەن دا بوومە مەکتەبێکی ئاواکەن یان پەرتوکخانێکی ئاواکەن وەختی تر سەرخۆ قەبینەکە پیشە دایرەکە دیڤازژی بووتە تەرخانکەم حەقەت مافکێشەت گەل ڕێڤەبەریەوە گشتی هەبوو باشە کاک بڵند چەند کەس ینی وەکو گەشتیار ڕووی کردا ئاکرێ لەم دووسێ ڕۆژەی نەورۆز ئەم خۆ پێشبینیۆ 7,000 کەسە هەبی سەرڤی 3,000 کەسۆل دەرڤی هەرێمێ بینە یدیش دەرڤی بۆژێرە ئاکرێ بینە يعني هەفتەی کەس دەرڤی سنووری بۆ ژێڕوانیە تاتی 7,000 کەس زیاتری 3,000 کەسۆل ئەژنەبی بینە دەرڤی هەرێمێ تاتی باشە چەند هۆتێل لە ئاکرێ هەیە میوانخانە دوو یان سێت هەی توانای ئەوەی هەیە لە یەک کاتە چەند کەس لێوێ بێ خودی خو گەشتی گوزۆری بەردەستەوە بەس بۆڕنوکەم 300-400 نەفرەکە ڕۆ بریت زێرێکمە 7,000 کەس ڕووی کردووە لە ئاکرێ میوانخانەیەکتان نییە یا چەند میوانخانەیەکتان نییە پێشوازی لە 5,000 کەس بکات ئەمە نەقص نییە ڕاستە ئەفازیت گەل هەندێدەمە وەکو وەبەرهێنۆن مەگەڵک هەوڵت دای چونکی وەکو خەلکی ئەو کرێ خەلکێکی هەندێک پارەتی دنیا کو ئەم ڕێکۆوەن متێلەوە بکەن 390 متر عردێمە تەرخۆن کردی بوو وەبەرهێنانی ساڵ 2011 بۆ 2012 کو هەموو جێت گەشت و گوزارینە و مول و موتێلت ناودەهەی بەلێ مخابلی و یلخڕۆ پتر ئینجاز بی دهل سەدەیە ئەوێت ئینجاز بیێت سەکەنینە یل هەشتێل سەدێ دوو مەشروعێت نیشتەجیرە نەخوێت گەشت و گوزاری هەمووی پاش بەمای سپاس بۆ کاک بڵند سپاس بۆ کاک مازن سپاس بۆ کاک ئەحمەد کە بەڕێزانیان قایمقامی قەزای ئاکرێ بەڕێوەبەری شارەوانی و بەڕێوەبەری سەرۆکی شارەوانی و بەڕێوەبەری گشتی کشت و کاڵ سوپاسی تەواوی و هاوڕێیانەکەم کە حزوریان هەبوو لێرە دیارە خەمی ئاکرێ بە بەرنمەیە کۆتایی نایەت ینی ئاکرێ ئاکرێیەکان هاوڵاتیانی ئاکرێ پێیان خۆشە وەکو قەزاکانی تر زانکۆیەکیان هەبێ کە تا ئێستا نیانە یەکێک لەو دیاردانەی کە ئەگەر بەری لێ نەگیرێت کێشەی زۆر گەورە دروستەکە کۆچکردنی خەڵکی ئاکرێ و کەسانی ئەم سنوورەیە بەرە و دهۆک بەرە و هەولێ ڕەنگە لە ئێستادا ڕێژەکە ئەو زۆرە نەبێ بەڵام ئەگەر ئەم شارە هەروە بێ خزمەت بمێنێتەوە بێگومان وەک چۆن جاران کاگمازن ئاماژەی پێدا لە لادەیەکەوە ئاکرێ بووە بەم قەزایە و ئاوا ئێستا خاڵی گەشی جوان و ڕێکوپێکی هاوڵاتی زۆر باش بەرهەمی زۆر باشیەیە ڕەنگە بگەڕێتەوە بۆ سەردەمی لادێ و ئەوەندە خەڵکی تیا بمێنێتەوە ئەگەر بەری لێ نەگرن من سوپاسی تەواوی هاوکاران مەکەم کە ئەمڕۆ بەم بەرنمەیەوە ئێجگار ماندوو بن ڕێزی یادگار فایەق و هەر هەمویان قبول بکەن تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ